باشە ئەوە دەستمان شوشت دەستمان چی لێ هات پاک بۆ خاوێن بۆ پاک و خاوێن بۆ ئێستا ئامادەین بۆ چی بۆ ناخواردن باشە دەبێت یەکسەر دانیشتین دەبێت یەکەم جا سفرەکە دانین لەگەڵ دایکمان دەبێت چی بکەین سفرەکە لەگەڵ دایکمان دانین ئاوا باشترەوانە زۆر باشە ئەوە سفرەکەشمان دانا نانیش ئامادەیە ئەوە چوین دانیشتین ئەبێت چی بکەین پێش ئەوەی نان بخۆین ئەوە مڵاکەکە لێرەیە ئەوە لە دەستما یەکسەر وا بکەین ئەی ئەبێت چی بکەین باش ئەو زۆر باشە زۆر باشە زۆر باشە باش ئەوە ئێمە گوتمان بسمیلا یەکسەر نان دەخۆین سەیری بزان ناخواردنەکەی من تەواوە یان نا ئامادەن سەیری کەن بسمیلا جوانە نەخێر بسمیلاشم کرشتێکی کا باشە ئەیلێن جان ئەهێ قاپەکە چەند لێمەوە دوورە سەیری کەن ئەهێ ئەی دەبێت چی بکەین دەبێت ئافرین دەبێت قاپەکە نزیک بکەینەوە لە خۆمان بسمیلام نەکرد یاڵا بسمیلا ئەی دەبێت بە خێرانیان بخۆین ئەی دەبێت چی بکەین دەبێت چی بکەین یاڵا وەرم بەیەکەوە شتێک بکەین یاڵا چێ زووتر لە شوێنی خۆی نان بخوا دەباتەوە هەڵا کوا دەستمان نەشوشت یاڵا هەڵا کوا سفرەکەمان دانەنا ئەخۆ سفرەکەشمان دانەنا چۆن دەبێت دایکمان دێنێ دەبێت یارمەتی بدەین یاڵا یەک دوو سێ سفرەکە دانیشتین بسمیلا باش هەر بژی ئیلین خان دەبێت بە خێرانیان بخۆین ئاوە ئەی چۆن باشە جانی من زۆر باشە ئاوا دەڵێ نابێت کورسیەکان وا لێکەینەوە کا بەربینەوە باشە ئەڵمازجان ئەو وامان لێ کرد بسمیلا ئەبێ بە سەبرینان بخۆین خاو بە خاوی بە هێواشی نەکەوە دوای لە گەرومان دەمێنێتەوە ڕەنگە بخنچین جا باش کەسێک دەبێت لە دووە ئەومان لێ بکە ئەی چۆن نان بخۆین ئیلێن بە سەبری وانە بەڵێ جان با وەرە بۆم دووبارە کۆوەرە دەبێت چی بکەین وەرە لای من دەبێت چی بکەین نابی زۆر بیخۆی دەبی بڵێن بسمیلا ئەگەر زۆر بەعەجەلەی بخۆی لەگەڵ خسێکردن نابی دەزانی لۆ چکە دوو بۆریمان هەیە یەکمان نووسەیە فەنووسەیە لە بۆ خسەی بکەن ئەو لە پێشە یەک خواردنەکەی لە پشتە ئەگە خسەی بکەن بخۆن یەکسەر خواردنەکە دەڕۆلەکە نەفەسێ دوای ئەگۆتە خۆخۆن دوای گۆدەڕۆنە لە شەشوێ ئەو ئەلێرە دەڕوونی با چەپڵەیەکی بۆ لێدەین هەر بژی دەستخۆش بێت دەزانی دەستخۆش بێت دەزانی فێریشتێکی زۆر باشتکردین دەستخۆش زۆر سوپاس ئیلین خان مەبەستی ئەوەیە کاتێک نان دەخۆین دەبێت بە سەبرینان بخۆینەوە کا لە بۆڕیەکانمان ها ئێرە بۆڕی لێیە خواردنەکە ناشبێ قسە بکەین لەوانەیە لە گرومان بچێتە خوارەوە چۆن قسە بکەین دوو هەڵە هەیە کاتێک قسە دەکەین هەڵەی یەکەم کە نانمان خوارد قسە بکەین کە قسە بکەین دوو هەڵەی یەکەمیان ڕەنگە بخنچین لە بۆڕیەکە مێنێت و دووەمیان کاتێک قسە دەکەین ڕەنگە خواردنەکە لە دەممان بە کەسەکەی بەرامبەرمان بکەوت لە دەممان بێتە دەرەوە ئەمە شتێکی جوانە یان نا نەخێر جوان نییە